خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجێکن دووبارە سڵاوی خی پەروەردگارتان لێبێت و جەژنی قوربانتان لێ پیرۆز بێت بۆ هیواییکە خی گەورە حەجی حاجیانمان قوبوڵ بکە تاعات و عیبادەتی هەموو لای قوبوڵ بکە قوربانیەکانیشمان لێ وەربگرێت ئینشاءڵڵا. خۆشحاڵم ئازیزان کە ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم کاکشوان بە خزمەتتان گەیشتوونێتەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی پەیامی ڕۆژ. زۆر سپاس بەنای خی گەورە میرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ جەژنتان پیرۆز بێ هیوادارین هەموو ڕۆژێکتان هەر جەژن و هەموو جەژێکتان هەر خۆشی بێ لە خی گەورە پاڕێنەوە ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی و گۆڕانێکی جەوهری و گرنگ لە تەواوی ژیانی هاوڵاتیان و وەروەها دانیشتوانی هەرێمی کوردستان و جیهانیش بەگشتی مێ دەکەین ئەم جەژنە بێتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو ئەو دڵانەیکەوە نارامن بۆ هەموو ئەو ماڵانەیکەوە دوورن لە ئازیزانیان لە خی گەورە داواکارین جەژن هەمیشە هەر مای خێر بوو وەروام جەژنەش زیاتر بێتە مای خێر. پەیامی ڕۆژمان لەبەرەوەی کە هەندێک گرفتی تەکنیکیمان هەبوو یەک بڕگەمان هەیە ئەمڕۆ کەویش میوانداری گروپێکی هونەری ئازیز و خۆشەویستن کە لە کەرکووکەوە هاتوون و بەم جەژنە میوانی ئێمە و ئێوەی ئازیز و خۆشەویستین کەویش گروپەکەی بەڕێز مەلا مستەفایە لەگەڵ دوولا هاوڕێکانی کە دەفژەنن ماوەسەگەنیا خوا بەخێر بێن سەرچاومەلا مستەفا بەخێر بێن سلامەتەکانیش بەخێر بێن خێرەندار بن بە قوربان. ئەگەر سەرەتا بکرێ مەلا مستەفا خەڵک بیناسێت مەلا مستەفا کەرکووکی ڕەنگە خەڵکێکیش لە ناو کەرکووکا بتناسن بەس با زیاتر بینەری پەیام ئاشنای جەنابەت بن. بە قوربان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم أجمعين. جەژنتان پیرۆز بێ جەژنە پیرۆزی ئاراستەی هەموو جیهانەکەین بە تایبەتی خەڵکی کوردستان و خەڵکە عێراق. من مەلا مستەفا سەلام کەرکووکی ناسرام هەر بەلا مستەفا کەرکووکی ئیمڕۆ هاتومە خزمەتی جەنابتان زۆر سوپاستانەکەین سوپاسی کادری کەناڵەکەتانەکەین خۆشحاڵین. زۆر سپاس. طبعا جەلال مامۆستا یاخود هاوکارانی گەزانێ ئەمانە لە مناجا دەخوێنن و پێمان خۆشە پێشەوەی بچین ناو پرسیارەکان هەر دەست پێ بکەین بۆی دڵ و دەروونمان تۆزێک هێور بێتەوە کێشە گرفتە تەکویکیانش هەبوو لە یادم چێ چەند با بڵێن ئاەتێک لە قورئانی پیرۆزمان بۆ بخوێنی پێما بێ قورئان خوێنێکی باشیشی ئەوەی من هەندێکی تۆی بەڕستانی لە سرود وانە لە خزمەتان جاوەشی کە زۆر گرنگە سرودەکانیشی هەم بە تورکی هەم بە کوردی هەم بە عەرەبی سێ مەوجەیە مامۆستا خۆت دەزانی ینی شاری کەرکووک چیە سێ مەوجەیە سێ زمانی لێیە کوردی و تورکمانی و عەرەبی ئەمێش ئێمەش هەموو لایەک ڕازی بکەین وەکو شوێنێ تر نییە ئێمە کوردی ئەخێنین تورکمانی ئەخێنین عەرەبی ئەخێنین بینەر و جەماوەرتان لە هەموو زمان و نەتەوە ینی شاری کەرکووک ئەبێ ئەم هەسێ زمانە بزانێ شەر نییە لە خوێندن حتى لە قسەکردن خۆت ئەزانی زمان سلاحە ئێمەش لە کەرکووک سێنەتەوەمان هەیە ئەبێ هەرسێکی ڕازی بکەین. باوچین لای قورئانی پیرۆز ئینشاء الله لە خزمەتتان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وقال إني ذاهب إلى ربي سيهدين. رب هب لي من الصالحين فبشرناه بغلام حليم. فلما بلغ معه السعي قال يا بني إني أرى في المنام أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى. قال يا
افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين. فلما أسلما وتله للجبين وناديناه أن يا إبراهيم قد صدقت الرؤيا إنا كذلك نجزي المحسنين إن هذا لهو البلاء المبين وفديناه بذبح عظيم وتركنا عليه في الآخرين سلام على إبراهيم صدق الله العظيم. جاوت تكبيراتي جواني جهنرا بشوينرا كبدو تايا بس بدا خود أنا أوشكين أوش إن شاء الله لبرنامج ذكية إن شاء الله. والله من قوم لبروي لدنجي قوم رامنا نمي رايشكم. نعم دبروي كصوتك إيش تيجي نديني ما بويش ما. سلامة بيان. تنقد خوش بي. سلامة بيتشاو تامات. ما مصطفى ما بين ملا مصطفى. مداحي ياخد خندني مناجات. والله بقول. رنجا زور كاس هراون دقيلي دبي بيمان خوش وكو كسي كوا وكو مداحك دخويني مناجات دخويني. بقشتي خويندني مناجات ياخد مداحي چۆن دەخوێنرێواتە ئاوازەکانی چین یاخود چۆن جۆرمان هەیە لە مەداحی خوێندنی مەداحی لە شاری کەرکووک کە ئەم گەگەشتی مەولود دەکرێ مەولود تەنزیمی هەیە تەنزیمی مەقامات حتا لە تەکیەکانە لە مزگەوتەکانە یەکەم جار قورئانە خوێندرێ ئەمە ئیفتتاحیە دوای ئەوە مەقامێک ئەوترێ پێ سەبا دەست پێکەین بە مەقامی سەبا خۆی و تەنزیلەکەی با بڵێ مەدحیەکەی دوای ئەوە دێتە حیجاز دوای ئەوە دێتە دیوان ئەمانە هەمووی بە تەسەلسولەوە دێ لە شاری کەرکووک یعنی با پێت بڵێم 100 ساڵ زیاتر ئەمە ئەوها ڕۆیشتووە ڕیتمەکەی وایە ریتمەکەی وایە و ناگۆڕیش دوای ئەوە لە ئەخیری مەولودنامەکە مەولودنامەمان هەیە ویلادەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە چۆن بڵێ وەکو یاسایەکە لە ناو مەولودە ئەبێ بخوێندرێ تهلیلمان هەیە مەسەلەن تەسبیح لا إله إلا الله تسبیح لفظ الجلالة الله ئەمە سیستمی مەولود خوێندنی کەرکووکە ئێمەش لەسەر ئەوە فێربووینە بەڕاستی بەزانم جیاوازێکی کەمی شێوەی کەرکووک تۆزێک وەکو چۆنڵی لەبەرەوەی تەکیە و خانەخان مێژێکی دێنی هەیە لە کەرکووک تۆزێک کامڵتر لەوێ فعلا لەوێ چییە کە ئەخێندرێ مەولود ڕێزمێ بۆ مەداحەکان بە عامی شامی ناخێندرێ بە مەقامات و بە تەرتیب و بە ئوسوڵ و بە دەفلێدان و مەسەلەن ئیقاعەکان ئەگەر سامبەیە مەسەلەن جۆرجینەیە بەلەدیە هەمووی ئەبێ ڕێک بکرێ ڕێک نەکرێ نەشاز دەرەچێ زۆر باشە مەلا مستەفا چەند بەرهەمت بۆ حازر کردوین والله الحەمدوللا پڕە چی تەوێ لە خزمەتە زۆر باشە ئەو پڕەیە بۆ منە بەپی دەرفەتی کات ئەگەر ئێمە ینی چەند لە بینی بەرهەمەکانە دەبێت پشی وەرگری کێف خۆت واتە ماشەڵڵا من هاتمە خزمەتی جەنابتان ئینشاءڵڵا ئەمڕۆ قسوور ناکەین لەگەرتانە ئینشاءڵڵا کاتێسە بەپی تەسەسولی لەبەرەوەی من و هاوکارم جەلال ڕەنگە هونەری نین زۆر بەڵێ بەڵام ئەمانەوەیە بابەتەکە زۆر بە جوانی بگا ئینشاءڵڵا بەپی تەسەسولی باڵێن خوێندنی مەداحی ئەگە ئێستا تۆ بە هاوکاری مامۆستایان هەردوو کاک محەممەد شتێکمان پێشکەش بکەی ئیمڕۆ نەفتی تەسەسولەکە ئەگۆرین چونکە مەقامی سەبعا لا والله بۆ ئەوە نییە
مقامي صبا نختي حزينة وأمره ججنا أوان أما طيب، أنا نختي يعني جوكا إيه بخوشي دست بيبكين زۆر إن شاء الله. باشا الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد شمسي برجي اصطفاء بلبلي باغي والضحى أي قل زاري هدى جنابي أحمد مصطفى جوهري تاجي أنبياء رهبري فرقي أصفياء أنوري مخلوق خدا جنابي أحمد مصطفى طاوسي باغي جلتا قمري حديقي عزتا تاج سري رسالتا جنابي أحمد مصطفى شفيعي راجي محشرا خاوى مقام كوسرا شاري علوم حيدرا جنابي أحمد مصطفى من أمان 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 منبعي علم حكمة مزهري راجي شوكة تاجي سري رسالة جنابي أحمد مصطفى ربي بيننا صلوات صلوات بو حبيبي خوش لقيته أحمد أسعد محمد محمد مجتبى يا مصطفيتو جن فدي عرعري بالايتو دل فدي سبري الايتو بادشايا اوي بيتابر سبري بالي هما ايتو ربي بنرى صلوات صلوات بو حبيبي خوش لقيتو أحمد أسعد محمد محمد مجتبى يا مصطفيتو نرقص سوسن وانا وشام استبوني بهوايتو ساروا جبارانا لارزن لا شرميشنا بالايتو ربي بنرى صلوات صلوات مو حبيبي خوش لقيتو أحمد أسعد محمد محمد
مصطفى يا مصطفى شاد بي أو كسيب بيني هيئة صورة سمايته بو كسيب تاجي حزون تاج عزة لقايته ربي بنرى صلوات صلوات مو حبيبي خوش لقايته أحمد أسعد محمد محمد مجتبى يا مصطفيتو باهم رهبراني عالم هاتنا جيقا يقتديتو قد توونا بتعريف خلق عظيم سنيتو رب بنرى صلوات صلوات بو حبيبي خوش لقيتو أحمد أسعد محمد محمد مجتبى يا مصطفى یەخوا دەستەکانت ئای خۆش دەنگسان خۆش بێ و دەستی کاک محەممەدوانیش خۆش بێت دەستان خۆش بێت. ئەمەی کە تورکیەکەش و عەربیەکەش و کوردیەکەش دەزانین بەڕاستە لەناو کەرکووکە هەرسێ نەتەوەکە هەن و هەرسێکیشان مەراسیمی جیاوازی ئاینیان لێ و بە دڵنیاییشەوە مادام هەرسێکی دەزانی ماشەڵڵا سەوتێکی باش و خۆشی شتێ حتمما داوت دەکرین بۆ دەرەوەچی بۆ نمونە بۆ پارێزگاکانی دیکەی عێراق بۆ دەرەوەی وڵات والله بۆ دەرەوەی وڵات بەڕاستی نەچوومە بۆ خوێندن بەس بە پارێزگاکانی تری کەرکووک بەڵێ هەولێر ستەیمانی بەغا قەزا و ناحیەکانی کەرکووک وەمانە چوومە بەس دەرەوەی وڵات بۆ خوێندن ناوەڵا نەچوومە. لەکوێوە وەرەگرتووە ئەمە لە حوجرە و خانەخەکانەوە فێر بوویت یاخۆت چۆنەڵی هەر لە منداڵیەوە ڕەنگە لە مۆلودەکاندا بێت لەشویانی چۆن دەست پێ کرد؟ وڵی قوربان من هەر لە 5 ساڵیەوە پێشەوە بڕۆم بۆ قۆتەبخانەش زۆر حەزم لێ بوو هەر مەلا بم قورئان خوێن بم مەولود خوێن بم لە 5 ساڵیەوە دەست پێم کرد لە مزگەوتەکان بانگمەدا داوە هاتوچۆی تەکێمە کرد زۆر ینی هەموو تەکشەکانی کەرکووک لەوێ سبحان الله هەر هیوایەتم بوو الحەمدوللا فێر بووم و گەیشتمە بە ئامازی خۆم لەش ساغ و سەرکەوتوی مەلا مستەفا ئەو با بڵین هۆنراوانەی ئەو شعرانەی ئەیان خوێنی بەڵێ تامان زۆربیان کلاسیکن یانی با بڵین شاعرانی عەسری پێشووترن تاوانێک ئێستاکە گەربتانەوێ یانێ شاعرانی ئەمڕۆ هیچ درێژیان بوو ڕێچکە داوە بۆ خوێندنێکی مەداحی بتوانێت شعرەکانیان بەکاربێنێ یاخود هەرە بێ بگەڕێنەوە بۆ شاعرانی کلاسیک. والله قوربان من ڕەئی شخصی خۆم ڕێزمێ بۆ هەموو نووسەر و شاعران ئەو شعرانە کە ئێستا ئەنووسێ سبحان الله تامی نییە ڕێزمەیە بۆ هەموو شاعرەکان یعنی من ئەمە ڕەئی شخصی خۆمە من حەزم بە شعر و مەولود و سرودی کۆنەکانە کەکۆن کە نووسراوە مەسەن ئەم ڕەبی بینیارە سەلاوات هین خوا لی خۆش بیا ڕبین مامۆستا عەبدولکەریم مدەرسە بەدڵ نووسراوە تێگەی چۆن شتێکش لە دڵ دەربچێ تامی جیایە حتا خوێندن معلومی جەنابتانە قڵی لە دڵەوە بخێنێ ئەوەی کە جوۆی لێیە تامی زۆر خۆشوەر لێگرێ بەس ئەوەی لە دڵەوە نەخێنێ لە دڵەوە بۆ دڵ ڕەحمەتت لێبێ نووسینی شعر خاصەتەن ئاینی با بڵین مناجات باسی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر لە دڵەوە دەرنەچێ ناچێتە ناو دڵ تێگەی لە براتەوە. مەلا مستەفا بابەتێکی تر هەیە ئەو ئاوازانەی کە مەداحێک پێی دەخوێنێ بە زمانی تورکی بە بە زمانی عەرەبیە بە زمانی کوردی فەرقیان هەیە یاخود مەجای ئەوە هەیە لە زمانێکی تر فراوانتر بخوێنی بەڵام لە زمانێکی تر بڵێن کەمتر ئاوازەکان هەبن بەپێی نووسینی شعرەکان قوربان بە ناحیەی مەقام و لەحن جیاوازیان نییە ئەستا من ئەم لەحنە کە خوێندم شعرەکەی مامۆستا عەبدولکەریم مدەرس ئەتوانم لە نەفسی لەحنە تورکیش بخوێنم عەرەبیش بخوێنم بەس شعرەکە ئەگۆڕم ئەوە بە زمانی تورکیە ئەمە بە زمانی کوردیە احتمالە بە زمانی عەرەبیش بنووسری لەگەڵ فارسیە چۆنی واللهی زۆروانی مەقام کە مەقامە خوێنم بەس کەلیمەی فارسینە زۆر بەقوت نیم ئەوە کەرکووک هەورامی لێ نییە فعلا تاسیری هەیە تۆزێک ئەوەمان بۆ بکە ڕاستێک تاسیری هەیە زۆر باشە زۆر باش ئێستا بچینە لای عەرەبی یا لای تورکی کەفوت با پارچە عەرەبی بخوێنین زۆر باشە چیمان بۆ خوێنی ئێستا والله ئینشاءالله شعرێکە خوێنم لەسەر حەجە لەگەڵ لەحنەکەیان جیاواز بێ بۆی طبعا ئەکید ئەمەمان خوێن چوارگا بوو نەختی مشەکەلمان کرد لەگەڵ ڕست و پێنجگایە ئینشاءالله مەشە خوێنین نەختی عەتابە خوێنین ئەبوذی ئەخوێنین بە جیاوازی
بزمانی عربی بەس مەلا ئیبراهیم تو ئەکادمیان مەلا مستەفا ئەکادمیانش نەتخوێندووە بەڵام ماشەڵڵا شارەزایەکەت باشە. من سبحان الله ئەگەر حەزت لە شتێک بێ ئەگەیتە پێی منش مۆزوعەکەم وا بوو حەزم لێی بوو الحەمدولیلا گەیشتمە پێی. لەگەڵ هەردوو برایان کاک محەممەدەکانیش تەنسیقیان زۆر باشە تەرکیزیەوەمدا یەکسەرەمان وەکەوەی لە دڵەوە ئاگیان لە یەک لەگەڵ لە هەڵگرت قوربان 12 ساڵە پێکەوەین 12 ساڵ 12 ساڵە پێ ینی پێویست ناکەوی عزباتی خۆت دەزانی لەکوێ پێویستەکە ئازانێ لەکوێ شعرتەوە بێ لەکوێ دەست پێەکەم بە مەدحێکە دەشتان سلام یا رب بەچنە لەی إن شاء الله. يا سيدي يا رسول الله خذ بيدي يا سيدي يا رسول الله خذ بيدي في كل حادثة ما لي لها قبل يا خير من دفنت في الترب أعظمه فطاب من طيبهن السهل والجبل هم نمانا علي جان روحي لروض أنت ساكنه فيه العفاف وفيه الجود والكرم أصحابك وآل بيتك فلا أنساهما أبدا مني السلام عليكم ما جرى القلم لأبو إبراهيم دمع العين جار يقصد اللي عليه الوقت يا جار أكونك ضي طوال العمر جار أزور كل صباح وكل أزور كل صباح وكل مسية يا أبا محمد يا بعد عيني والروح غرامك ذهب الدلال أبو إبراهيم والروح يا ابو حبيبي يا ابو متى يا ربي سهلنا والروح ونزور الهاشمي بدرا ونزور الهاشمي بدر الدجى محمد يا محمد يا إمام المرسلين يا محمد يا إمام المرسلين
أنت نور في قلوب العاشقين يا محمد يا إمام المرسلين يا محمد يا إمام المرسلين أنت نور في قلوب العاشقين أنت مدء الخلق مصباح الظلام يا رسول الله يا خير ختام قام قلبي في هواكم ثم هام يا مقيما في قلوب الذاكرين يا محمد يا إمام المرسلين يا محمد يا إمام المرسلين أنت نور في قلوب العاشقين قد كفاك الله شر الجبروت بنسيج من خيوط العنكبوت إن قلبا أنت فيه لا يموت كيف يطفأ نور رب العالمين يا محمد يا إمام المرسلين يا محمد يا إمام المرسلين أنت نور في قلوب العاشقين متى يا كرام الحي عيني تراكم وأسمع من تلك الديار نداكم أمر على الأبواب من غير حاجة لعلي أراكم أو أرى من يراكم أيها المبعوث نورا للعباد يا حبيبا في عيوني والفؤاد قد صبرنا واستعال الصبر زاد فأغثنا يا إمام الصابرين يا محمد يا إمام المرسلين يا محمد يا إمام المرسلين أنت نور في قلوب العاشقين. خوش ان شاء الله دەستی ئەوش خۆش بیاڕیان سلامت بن بابینە سەرەوەی کە تەمەنت چەندە مەلای من 24 ساڵ تەمەنم قوربان ماشەڵڵا 24 ساڵ تەمەن درێژ بی ئینشاءڵڵا سلامت یا ڕەبی کەسێک وەکو جەنابەت کە ماشەڵڵا بەو هەموو بەهرە جوانەی کە هەیەی بەو هەموو توانایەوە کە هەیەی پلانی دەبێت چی بێ کێ پێویستەکە دەستی کەسێکی وەکو جەنابەت بگرێ بۆی کەم بەرهەمە ئەم توانایەت هەیە تەنها لە شتێکی مەحەلیشا سەرف نەکرێت والله قوربان بەلانەی حکوومەتەوە حکوومەت هیچ فایدەیەکی بۆ ئێمە نەبووە و نابێت ئەمەیەک ئەمێنێتە دەوڵەمەکانش بەڕاستی ئەو دەعمەیان بۆ ئێمە نییە ئێمە خۆمانمان گەیشت تێگەی چۆن تەسجیلە ئەڕۆی بە گرفانی خۆت تەسجیلەکەی بڵاوەکەی بۆ خەڵک ئێستا تەسجیلش نەما ئەم فێسبووکە ئێمەی هەڵگرتو ئەم فێسبووکە چاکی هەیە بە ئێمە سۆسیال میدیا بین تێگەی چۆن ئەوەیە ڤیددیۆە بڵاوەکەی چەند هزار کەست بینێ چەند هزار کەس ڕەحمەتت بۆ ئەنێرێ کەس چەند کەس داواتەکە ئەوە بۆ ئێمە باشە بەس وەکو جاران نەما مەسەلەن تەسجیل بکەیت تەسجیلش دەعمێوێ کلێب دەعمێوێ بەڕاستی ئەو دەعمەمان نییە
ئەبەدەن یعنی ناوەندێکی تایبەتیش نییە بۆ نمونە ئێستا ڕێکخراوی هونەرمەندانی کوردستان هەیە وان نیە ئێوە چی ناوەندێک نییە کە کۆتان بکاتەوە ناوەڵە قوربان نییە خاصەتەن لە شاری کەرکووک نییە ئەگەر هەش بێ چاکیان بۆ ئێمە نییە بۆ کێ هەیە چاکیە بە جەمعەتی خۆیان هەر نەتەوەیەک بە جەمعەتی خۆی کورچی لێ بۆ شێوازەمە داحەکانی پەرتەوازن بەڵێ ئەکەوێتەوە ئەستۆی خۆتان ئەم پەرتەوازەیە یاخود لە با بڵێن گەورەکانتان یانەوانەی کە ڕێکخرا و سنتەری تایبەتیان گەورەکانمان ئیشکالای گەورەکانمانە سیاسیکە من ڕاد لێرە بە مۆزاکە مەلا مستەفا من زۆر ینی تەرکیزم لەسەر بابەتی هونەری ئەوانە هەیە گەرچی پسپۆڕی خۆمی و شارەزاژ نین هەنێک نوعی گۆرانی هەیە وتنیان زۆر ئاسانە ڕەنگە کەسێک بتوانێت سێ ساعت لەسەرێک ئەو نوعی لە گۆرانی بڵێ بەس مەداحی ئەم جۆرە لە خوێندن ئەم جۆرە لە لەحنانە زۆر گوزەیەکی زۆری ئەوێ ینی زۆر توانایەکی چکە زۆر هیلاک دەبی ینی بەجددی ینی من معجیبی ئەو جۆرە لە ئەدا بووم ئەمانە تا چەندێک ماندووتان دەکایە خۆ تا چەندێک ئەسڵان واد لێ دەکات لە بەرەوەی ئاوازەکە ئاوازێکی ڕۆحیاقەتی گەرمتر بی زیاتر قوربان مەعەد ڕوحی شتێکەیە ئالەتی مۆسیقا ئالەتی مۆسیقا هونەرمەند هیلاک ناکە ماندوو ناکە بۆ تەبقەی تایە و تەقسیمی تایە هونەرمەند کە گۆرانیە کەڵێ بە ئەسلاحەتی خۆی ئەخێنێ مەوزوعی مەداحی ئەو مەلایەتی طبقەکان جیاوازی زۆری لێە مەسەلەن ئێستا خێنم طبقەیەک خێنم احتمالە می بێت طبقەیەک خێنم سی بێ زۆر فەرقی هەیە تێگەی چۆن ئەم یارمەتیە بۆ ئێمە نییە ماندوومانەکە مەعەدە مەوزوعی لە دڵەوە ئەخێنی ئەوە جیایە من کە علمیان بە پێت بڵێم مۆسیقا دەوری هەیە مۆسیقا هونەرمەند هیلاک ناکە هونەرمەندێ بە ئیسراحەتی خۆی بە طبقەی خۆی فلان طبقە ئەسفەکە بۆی ئەخێنێ مەوزوع ئێمە معلومی جەنابتانە وان نییە ئەم ئیقاعە هەیە ئەم ئیقاعەش هینی نییە طبقەی تیانیەوە نە تەقسیمیشی نییە ئیشکالەکە لایەوەیە زۆر باشە مەلای برایم بچینە سەر بەرهەمێکی دیکە چکۆ لە کەمتری کات من دەمەوێت زۆرترین بەرهەم پێشکەشی بینەرانی عزیز بکەین بچینە لای بەرهەمێکی تورکی ئەمریکی چیمان پێشکەش دەکەی ئێستا واللهی مەدیحەیەکە خێنین لەسەر حەج و خۆتەزانی ئێستا ئەم ساڵ بەداخەوە عێراق حاجی نەبوو نەچوو بۆ حەج قەدەغەیان کرد بە بۆنەی ئەم ڤایرۆسی کۆرۆنایەوە انشاءالله شێخە خێنین لەسەر حەج بێ تورکیەکە طبعا فێربوونی زمان شوانە ئاساییە بۆ نمونە هێشتا بۆ هەندێک کەسیش قورسە بۆ نمونەوەی کە عەرەبی تورکی فارسی یا کوردی بزانە کاتێک دەیەوێت بە قسەکردنی ئاسایی بچێتەوە سەر بابی تورکیەکە بۆ نمونە تێکەڵی دەکات تۆزە قورسە ئەمە ئینکە چۆن ئێوە مەزاحەکان دەتوانن ینی خوێندنەکە بە ئاسانی بشنەوە سەر ڕیتمی تورکی و ئاخر زمانەکە ئەزانین کاک جەلالگیان ئەگەر زمان بزانی لات زۆر ئاسایە بێ بە زمان نەزانی ئێستا مەسەلەن وەکو جەنابەت تورکی ئاسانە بچیتەوە سەر ئاوازە تورکیەکە و عەرەبیەوە من زمانەکە ئەزانم حتا قسەکردنی مەسەلەن خوێندنی تێگەی لە براتەوە چۆن قڵی ئەگەر نەزانێ زۆر زەحمەتە لای ئێستا جەنابەت ئەگەر تورکی بخوێنی خۆیشەکە هیچی تیان نییە بەس بۆ تۆ زۆر زەحمەتە بۆ زمانەکە نازانی تێناگەی چی ئەڵێی ڕاستە وی لە هەمیشە مەلا مستەفا و کێشەی هەیە ئەوانەی گەڵێن چەند زمانێک گەزانن ئەڵێ بە زمانێک بیرەکەمەوە اینجا بە زمانێکی تر ئەیڵێم تۆزێکیش ڕاستە هیلاکتەکە بەڵام تەجروبێکی باش دەڵێ بەس خۆت هیچ نووسینت هەیە تێکست نەخێر بۆ شاعیر نیم بەس قینە چکە کاتێکە بەدڵ لە ناو وەزعەکەیە بووی دڵنیام ڕەنگە لە سەرنجەوە بۆ شیعرەکانی تر تۆش دەستی تێکست زۆر هەوڵمدا سبحان الله نەهات شعرش مەوهیبەیە چەنێ لە ناو مۆزوعەکە بی چەنێ مەسەلەن حتا لە ناو کێشە بی ئەگەر مەوهیبەت نەبێ نایە بوت ڕەنگە هەندێشت پەیوەست بێ بۆی کە بۆت بێت چوویتە مەکە و مەدینە من ناوەڵڵە قسمەتم دڵنیام کاریگەری هەیە بڕۆی چکە ئەمە بابەتی هونەرەکەی ئێوەیە ڕاستەکە زۆر جار هونەرەکەتان وەسفکردنە بە ڕۆزەی شەریف بە مەکە بە مەدینە ئەمانە کاتێشتەوە و شوێنان شوێنکەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دەیان بینیتەوە دڵنیام ئینسان ئەو هەستەی بۆ دەجوڵێەوە بۆی پیا دەبێت لەوەی کە حەز دەکات بنووسێ لەسەر ناوەڵڵە من قسمەتم نەبێت ئینشاءالله دەبێتە حاج سەلامەت بچنی لای بەرهەمە تورکی ئینشاءالله دینی إسلام إطاعت سرمایه‌si ibadet
Dileğimiz şefaattir Resulullah Muhammed'ten. Mahşer günü gelse mi'ad ya Resulallah, mahvolunur küfrü ilhad, yardım diler bütün ibad Resulullah Muhammed'ten. Kim var diyen var hürmeti Muhammed ya ümmetim, valla kurulur şanlı devletim Resulullah Muhammed'ten. Ver salavat peygambere, şü'le versin her bir yere. Yolu bir et birdenbire Resulullah Muhammed'ten. Ya Şeyh diyar Rabbul Enam, haşrolunsun bütün İslam, hep müminler özüm balam Resulullah Muhammed'ten. Medine'ni vesfeylavun, mana bir insaf eylavun, hasretinle yukhum yoktu, yanan gevlim şad eylavun. Medine'ni vesfeylavun, mana bir insaf eylavun, hasretinle yukhum yoktu, yanan gevlim şad eylavun. Ay Medine'de var bir ağa, onu gören bular safa. Medine'de var bir ağa, onu gören bular safa. Adı Muhammed Mustafa, onu da bana vasıf eylavun. Medine'ni vasfeylavun, mana bir insaf eylavun, hasretinden yokum yoktu, yanan gevlim şad eylavun. Medine'ye bir gideydim, yeşil kümbetini göreydim. Medine'ye bir gideydim, yeşil kümbetini göreydim. Orada namazımı kılaydım, Muhammed'i yad eylavun. Medine'ni vasfeylavun, bana bir insaf eylavun, hasretinden yokum yoktu, yanan gevlim şad eylavun. Ay Allah Allah, nanca hoştu, Medine için kalbim coştu. Allah Allah, nanca hoştu, Medine için kalbim coştu. O ravzası nanca hoştu, ravzanı bana vasıf eylavun. Medine'ni vasfeylavun, bana bir insaf eylavun,
حسرتından yokum yoktu yanan gönlüm şad eylesin Rabbim nasip eyle nevar hasret kalbimi dağlara aman benim gözüm durmaz ağlar yaralıyam 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 Vallahi elimine tut kaldır beni Beytullah'a götür beni Ben dertliyim Güldürmen yaralıyam yaralıyam yaralı Aman 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 Medine'ye giden bilir Gitmeyenler hardan bilir Medine'ye giden bilir Gitmeyenler hardan bilir Zemzem suyun içen bilir Zemzem'i bana vasıf eyleyin Medine'ni vasıyleyin Bana bir insaf eyleyin Hasretinle yokum yoktu Yanan gönlüm şad eyleyin دەستیان خۆش بێ ئەوانیش تورکیەکەیان فولەتەوە الحمدلله هەر سێ زمان ئەکید ئەوانش قورآن خوێنن مەولوو خوێنن لەخوا بەزیاد بن. بەڵێ تەنسیقێکتان هەیە پێکەوە جیاواز دەوەی کە چەند ساڵێکەوە پێکەوە کار دەکەن ئەکید بەس ئەمان چی بە تەنها هیچ خوێندنیان نییە بەڵێ ئەخێن چیە خوێن زۆر عینەن سرود ئەخێنن قورآن ئەخێنن عینەن قورآن خوێن و سرود خوێنن کاتە بۆ بەبێتەوە ئەمانیش بڕۆن خۆیان بەڵێ بەڵێ بە زۆر جار پێکەوەین لەگەر منن زۆر جار طبیعیە باوانیش بەرهەمێکمان پێش زۆر ئەتیادی چیتان پێ خۆشە کاک محەممەدەکان چیە خێنێ با بخێنێ کوردیمان پێشکەش بکەم کوردی مایکی خۆشتان پێم وایە هەتانە زۆر باشەوە باەوە مادام ئەوە خدایا عاجز بعد صلاتم خدایا عاجز بعد صلاتم بقات برقعي تو شكاتم سرعبا غلط عصيان قنام عفو فرمو قناه سيئات بغستي سهل حلي مشكلات خزين رحمتي توب جمارة منش مسكين محتاج خلاص
شيرين يا نبي الله مستوحي العالم يا نبي شاهي مردانم يا نبي هربا يا ديتو يا نبي شوبا قريانم يا نبي والله مظلومينم يا نبي تركي عجينم يا نبي بفدايتو يا نبي روحي شيرينم يا نبي الله وصف الكراوة يا نبي لتشور كتبان يا نبي انجيل وزبور يا نبي توراة وقرآن يا نبي والله معلومينم يا نبي تكرايجينم يا نبي بفدايتو يا نبي روحي شيرينم يا نبي يا رسول الله أواها تملى بخزمات بدر ديد القرفتار يا رسول الله أواها تملى بخزمات بدر ديد القرفتار لكردستان وتعشار مدينة لهيتشينك نبو جارم نخوشك مكوتوم لنا وجدا نخوشك مكوتوم لنا وجدا قال ايش وزارم اقرهم عودنا كيشام خجالت خوم قنه بارم اقرهم عودنا كيشام خجالت خوم توام بارم أي پیغمبری يا نبي رهبري إسلام يا نبي برج باسرت يا نبي صلاة وسلام يا نبي والله مظلومين يا نبي توي دنيا ودين يا نبي بفداي توبي يا نبي روحي شيرين يا نبي خوش بێ دەستان خۆش بێ. مەلا مستەفا من ویستم جاری پێشوو پرسیارە بکەم بەس ئەو بەرهەمەی هات بەم لا ئێستا با بڵێن ئەزانین مناجاتەکان لە زمانی کوردیە شاعرانی کلاسیکی خۆمان زۆر گرنگیان بەو بابەتە داوە بەڵام لە زمانی عەرەبی و لە زمانی تورکیش ئەوانیش مێژوێکیان هەیە لە مەوزوعی تەکزی و مناجات ئەوان زیاتر سوود لە شعری قوربان عربی بە گشتی عینەن کلاسیکە با بڵێن شعرەکان ئەو مەولودەکان هەمووی کۆنە تازە زۆر کەمە زۆر کەمە عنی لە ١٠١ شاعری عربی سەر لە ناو کەرکووگە من باسەکەم بۆت زۆر کەمە ئیلا ما ڕەحیمە ڕەبی قلێک
دەرچێ مەدحەیەک بنووسێ بۆ مەداحەکانی عارەبەکان نە بۆ ئێمە چونکە ئێمە پێمانەوتێ منشد یعنی ئینشا دەکەین نەشی دەخێنین مەداحەکان ئەوانەی جلفی ئەخێنن با بڵێن لەوانە شاعریانەیە تاکوتاکە خوێندیە تورکمان نە تورکمان هەم کلاسیکی هەیە شعری کۆنی هەیە و هەم شاعرانی هەیە ئێستاش ئەنووسن و زۆر بە قووەتیش لەسەر مناجات بێ لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بێ لەسەر حەج بێ لەسەر مەسەن جەژنی قوربان بێ یعنی بە مناسبەتەکان زۆر باشە مەلای سەبارەت بە شتی عیرفانی چیت هەیە وڵی چیتەوێ بۆت بخێنم وڵا دێشتێکی جوانمان بۆ بخوێن چیت هەیە شعرێک کوردیە خێنین ئینشاءالله ئە مەقامی دەشت باشە لە خزمەتانی خزمەت لە ئێمەوە مەلای زۆر سپاس دەکەین يا رسول الله دخيلا رورشونا مسيان غير تويت كسنيان روشی درگاهی توم هاتوم بر درگاهنکات عاجز و رسوای گناهم خاک ساری روی جزام زور چی پارناکە دادوشین عمری گەنجیم ڕابوارد گشتی بە بێهۆشی و نەفام تازە چی بکەم ڕوو لە کێکەم چێ بەیەت کەم غەیری تۆ چاوەرەی لوتفتەکەم وەستاومە هەر وەک خەدام لوتفی دەردی زۆر گرانە ئەی شەفیع المذنبین ڕووی لوتفت سانی شەلدا زۆر زەلیل و بێنەوەم دە بە بچینە مەدینە ئەو شارەتان شیرینە ئەو شارەتان شیرینە جعلم و جێگەی دینە جێگەورەی مرسەلینە سەرداری سەر زەمینە پێغەمبەرمان شیرینە شیفای دەرد و برینە شیفای دەرد و برینە خدا فەرمووی لە قورئان تۆی سەروەری ئەم دینە تۆی ڕەهبەری ئەم دینە دەبە بچینە مەدینە ئەو شارە چەند شیرینە ئەو شارە چەند شیرینە گەلم و جێگەی دینە جێگەورەی مرسەلینە سەرداری سەر زەمینە ڕووناکی چاومەر تۆی هەر تۆی شاهی مادینە وەڵڵە مادینە سرد بەرزکە بە قوربان سرد بەرزکە بە قوربان حاڵی ئێمە ببینە حاڵی ئیسلام ببینە دەبە بچینە
ئەو شارە چان شیرینە گەلم و جێگەی دینە جێگەورەی مرسەلینە سەرداری سار زەمینە سەد ماشەڵڵا چەند خۆشە بۆنی ڕەوزای پێغەمبەر وەڵڵە پێغەمبەر گەلێک لە ڕایحان خۆشتر گەلێک لە ڕایحان خۆشتر هەروە لە میسک و عەمبەر هەروە لە میسک و عەلبەر دەمە بچینە و مەدینە ئەو شارە چان شیرینە ئەو شارە چان شیرینە گەلم و جێگەی دینە جێگەورەی مرسەلینە سەرداری زار زەمینە دڵی من چۆن بسراوێ ئومەد گەلێ غەمگینە خدا بکەی بە قسمەت بچینە مەککە و مەدینە بچینە کەعبە و مەدینە دەبە بچینە مەدینە ئەو شارە چەند شیرینە ئەو شارە چەند شیرینە جێعیلم و جێگای دینە جێی گەورەی مرسەلینە سەرداری سار زەمینە دەستان خۆش بێ و دەنگتان خۆش بێ. من شتێکم وەبیراتەوە ئەڵبەت چیرۆکێکە باش تەواوی ڕووداوەکەم لە یاد نیشەڵا بینەرانیش بەوانە. جارێکیان مەولەوی شاعیرکەوە عارفێک و وەتوانم بڵێم شاعیرێکی ناوداری کوردستان دێتە کەرکووک شەو زۆر درەنگ دەگاتە کەرکووک وەک لە ئینەکە باز دەکرێ ئیتر هەموو کەس خەوتوناوە کاتی دەم و پێشمێژی بەیانی ئەواناوەیە دەچێت تا یەکێک لە تەکیەکانی تەکیە بەناوبانگەکانی کەرکووک بازان تەکی تاڵەبانی دەبێت بڵێ لەوێ جەناب مامۆستا شێخ محەممەد جەمیل نازانم شێخ عەلی تەمەنە کۆنانی باسی ساڵی 1970ەکەی لەوێ بە خەبەرە بە چرایەکەوە دەستنوێژ دەگرێت مەولەوی دێڕێکی سەیدی هەورامی دەخوێنێتەوە بۆ دڵێ شەوەن خەڵوەتەن ماڵ بێخیارن عالەم گشت خەفتەن دۆست خەوەردارن کە باسیەوەکە لە بەو شەوێت بە تاریکی دەستنوێژەگرێ ئەو کۆپلەی هەیە لە لای با بڵێن ئەوانشی کە مناجا دەخوێنن لە لاوچەی سلێمانی و هەورەمانوانە زۆر ئەو خوێن قەت ئەوە نەخوێندەوەمان بۆ بخوێنیان لەبەرت نییە قوربان لەبەرم نییە خوێنارە والله بەس بەعزار لەسەر کاک ئەحمەدی شێخ ئەمان خوێند ئازێ تەنزیلەیەکی هەبوو لەسەر تەکەی تاڵەبانی زۆرەمان خوێن بەس وەڵڵاهی ئەم کۆپلەیە ئەسڵەن هەر جۆم لێ نەبووە بەڕاستی با دوای بەرنامەکە بۆ خۆمان لەسەر جەژن چیت هەیە واللهی جەژن ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جەژنی قوربانە دەرەچێتە دەرەوە ئەبینێ مناڵەکان وازیەکەن و مناڵێک وەستاوە لە دوور ئەڕوا بۆ لای ئەڵێ بۆ وازی ناکەی لە گەریان ئەڵێ یا ڕەسوول نازانێمە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ وازم لێ بێنە ئەی پیاو ئەڵێ بۆ چیت لێ قەوماوە ئەڵێ وەڵڵا من باوکم شەهید بووە لە غەزا لەسەر هەتیوە لە جەژنە ئەو شعرەمان هەیە زۆر جارە خوێنین ئەمرەکەی تو ڕۆژێک لە ڕۆژی جەژندا بە کۆڵانێک تێپەڕ بوو پێغەمبەری خودا مناڵان بە کەیف بوو نانیان خوارد بوو جلو بەرگی جوانیان لەبەر کرد بوو یاریان نەکرد لەگەڵ یەکتردا تەماشایانی کرد پێغەمبەری خودا پێغەمبەر سەیری کرد لە دووری ئەوان مناڵێک وەستاوە بە چاوی گریان عاجز و غەمگین
لدور واستوى بجلو برسي رنجي قراوة خوي بيرا نقيرا بيغمبري خدا خوي بيرا نقيرا بيغمبري نازدار لجاوة كاني فرميس كهات أخوار فرموي أي كوري خوام جيتلي قوما وابوا غمجيني رنقد قراوة من عالك نيزاني أوا بيغمبرا قصي لقلك هات وشاري درمانيك جوابي بيغمبري دائمنا البقريان وتي قلك عاجز متخوى ما مقيان من باوك شيرين بشهيد بلا غزاهتي وماي مواء من البتنيا لدواي مدتك داي كم ذكرت زربا وكمني لما لدركد هنديك روش تيرم هنديك روش برسي بيجلو برقم هم بيخواستي تخوى ما مقيان قرمني شوكوا باوكم بمايا جلو برقي جواني أكرد ببرما يتر من جون حزم لياري هبي أمهم خفتها لنا عود لمبي بيغمبري نازدار دستي دانا لسرسري فرمو يرولقيان غم خو مقري بزانا جي بيتلي متوي صبي من ببن باباوك ترازي بي هروا عايشة ببي بداي كد فاطمة ينازدار ببي بخشكت حسن وحسين ببربرايا كانت حزرتي علي ببيت مامد من لك نيزاني أوا بيغمبرا شفيعي قناه باراني روجي محشرا فرموا يا رسول الله جون رازنا بمحالة من دقر تاركرت لمزيتا بيغمبري نازدار هنا بمالي دستقرت نانيان خواردو جليان لبركرت بزقي تيرو ببرقي جوان هاتنا وياري بناو من علان من عالك البيان وتبيش يستاغمقين بوي دبيني نستاد الخوش وشاد بوي جند الخوش نبم جواب يعني دابا وكم رسول الله يا دايكم عايشة فاطمة يناس دار بو خشك من حسن وحسين بو بن ابراهيم
حزرتي علي بومام من كي خزم كسي هيا وكمن صلاة سلام تحياتي دائم لسر محمد باوكي إبراهيم خۆش بێ كدريجة سبحان الله سعيد دەستەکانت سلامت بيا ربي خۆشبەختە و کەسی پێغەمبەر درودی خوای لەسەرت بیکە بە هەندان أكيد 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 گەرچی لە جەژنین بەس ئەوەندە حەزینە من لێرەوە ئەمە بە دەرفە دەزانم تخوا هەمووانەی باوکتان ماوە قەدری بزانن هەموو ئەوانەشی کەوا باوکیان لە ژیان نەماوە مادام خۆیان لە ژیانن بە دەرفەتی بزانن دوعا و خێری بۆ بکەن چونکە مردوەکان دەستیان لە دنیا شۆدراوە بایەمە بتوانین خێر و حەسەنەیەک بۆ ئەوان بکەین دەستی مامۆستا مەلا سلامت بيا مستەفاش خۆش بێ دستان خوش بين سەرتان خدمتان سەلامەت بن دەمەوێت بزانم تا ئێست چی کاملێک لە بەرهەمەکانی خۆی زۆر بەلای خۆیەوە بە دڵ و پەسەندە والله قوربان من زۆری يعني ئەو بەرهەمەکان لەسەر مەدینە بێ زۆر تاسیرم لێکە چونکە مشتاقی مەدینەم دڵیا بێشاڵا خۆی گەورەکاتە قسمەت مەدحی پێغەمبەر صلی الله علیه وسلم تام و چێژی لەزەتی تری هەیە کامێک لەو شعرانت کە باسی مەدینە و وەسفی پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ دەیکات لای خۆت پەسەندە ێسەر کوردیە تورکی عەرەبیە والله بە هەر سێ زمان بێ یعنی تێکەڵەمان هەیە تێکەڵەمان هەیە بەس لەسەر مەدینە بێ بە چێشتە لای تۆ هەر لەسەر مەدینە ئەخێنین سێ تەنزیلە ئەخێنم بە کوردی و عربی و تورکمانی هەرسێکی لەسەر مەدینە بێ طبعا لە دەستپێکی شۆمت ئەوەم بینیوە حەزم لە سرودی تاڵال بەدڕ عەلەینا ئەوە لە ختام ئینشاءڵڵا لە کۆتایی ئەخێنین زۆر باش با بچین لایەوەی کە هیلاک نیت کە نانە لە خزمەتتانە زۆر سپاس دەکەین مەمنونین لەبەر دەرفەتی کەمی کاتەکە نانە ئینشاءڵڵا تەنزیلە ئەخێنین بە سێ زمان هەرسێکشی لەسەر مەدینە بێ زۆر باش ئینشاءڵڵا جدسان أبارمان مدينة جدسان أبارمان مدينة المزدان أول الله شم شعبايا المزدان أول الله شم الله مدينة المنور ليان رسول مدينة المنور ليان رسول خاطري تنحق جنا ورد ضيا خاطري تنحق جنا ورد ضيا جد سنة برمان مدينة يا جد سنة برمان مدينة يا المزدان أول الله شجابايا المزدان أول الله شمونا يا نور الله شغل دنيا يا دنيا يا واي دنيا يا نور الله شغل دنيا يا فيزنا جملة عالم بولد صايا فيز الله بتن علام بولد صايا جد سنة من مدينة يا جد سنة من مدينة يا المزدان أول الله شم كعبايا المزدان أول الله شمونا يا الله من خير الرسل صالب سودايا الله الله يا رسول الله من خير الرسل صالب سودايا برباق شلدا جشمام جندانا يا برباق شلدا جشمام جندن آیا مدینه خوشا بغشتی خوایا مدینه خوشا بغشتی خوایا جگا و ارمگای رسول الله یا جگا ورمگا
يا حبيب الله برا ورد هاتم قرقاب مكاي خادم درقاتم قرقاب مكي قربان عبدي درقات مدينة خوشا باش تخوايا مدينة خوشا باش تخوايا جيقارن قاي رسول الله يا جيقارن قاي رسول الله يا اللهم قرباني شاهي مدينة خم قرباني شاهي مدينة سرتا بابالاي شعلاي نورينا سرتا بابالاي قربان شعلاي نورينا مدينة خوشا باش تخوايا مدينة خوشا باش تخوايا جيقار مقاي رسول الله يا جيقار مقاي رسول الله يا شاهي مكة حاكمك يا شاري مدينة ياك لحظة قربان بتشاوي كرمة وأم مجلس مع الببينة ريقاي مدينة بتشين بقول ويبوبين بديدة وبدل خمبا قرباني قباي صوزيتو خمبا قرباني قباي صوزيتو عاشق جمالي زور جوانيتو عاشق جمالي قربان زور جوانيتو بالعالم فلا واحد مثيلك بالعالم فلا واحد مثيلك الله يا طه دخيلك أتمنى أجيلك يا طه دخيلك أتمنى أجيلك بالعالم فلا واحد مثيلك بالعالم فلا واحد مثيلك الله بك شرفت أرض المدينة يا فخر النبوة أنت ذخرنا وانت نبينا من آدم وحواء بك شرفت أرض المدينة يا فخر النبوة أنت ذخرنا وانت نبينا من آدم وحواء بالعالم فلا واحد مثيلك بالعالم فلا واحد مثيلك دەنگتان خۆش بێ و دەستان خۆش بێ يا ربي مەلا محفوظتان مستەفا كيشا ماشی لاکرام لا بالعكس لخدمتانم زۆر سپاس إلى كتان رحمة أبو من دەستان سار سلام کاک محەممەدی باڵی محەممەدە گەنجەکەیان ملا محمد محي الدين ملا محمد محەممەد خليل خەلیل کاک محەممەد تۆچی هەر تۆش دەخوێنی یان دنجي فقيرة هلاك صحتي تواونية بۆ خۆشی بێدەنگ کردووە خۆی گەورەش فەرمای ئینشەڵا کاک آمين فقيرة خو تزاني هلامته كوكو أم فيروسش هاتوا هاتوو خۆی گەورە هەموو لای بپارێزە آمين يا ئینشاءڵڵا. ربي
کاک مەلای مستەفا دەمێ بزانم لە چ بۆ مەراسیمێکە زیاتر ئێستا بەس ئەگەر مایکەکە بەکاربێنێ پێما بێ یان هەر لە چ بۆ مەراسیمێکە زیاتر گەرموگوڕی هێشتا ماوە مەداحەکان بانگەکەن ئێوە بانگشتی مەراسیمەکان دەکرێن ڕەمەزانە مەولودە تەنها والله قوربان لە کەرکووک مەراسیمی مەولودی زۆرە ئەگەر بە مەراسیمی پرسە بێ ئەگەر مەراسیمی مەولودنامە بێ ئەگەر مەراسیمی لە گەڕانەوە لە حەج و لە عومرە بێ سەو لەوە ئەم ساڵ بەداخەوە یعنی نییە من ساڵانی پێشتر بۆ باسەکەم ئەگەر مەراسیمی سونەتکردنی مناڵ بێ یعنی ئەم مەراسیمانە لە ١٠٠ مەولودی ئەەکەن مەولودەکەکەن ئیلا حزێک کەسێ خۆتە زانستە ئەفکار زۆر بووە و ئەم جۆرە کەسانە نایکا بە زۆری مەولودنامە ئەکا لە دەستپێکی بەرنامەکە کە قورآنەکەس بۆ خوێندینەوە ماشەڵڵا سەوتێکی ناوازە سەلامت بیارم هەندێک گەنج هەن ئێستا بەتایبەتی لە هەرێمی کوردستان لەبەر خۆشی سەوتەکەیان هەندێک لە وڵاتە عەرەبیەکان ئەسڵەن ژیانیان بردووەتەوە و هەموو شتێکیان بۆ فراهم کردوون بەس بۆی پێشنوێژی بکەن ئێوە چی ئەم پێشنیارانتان بۆ نایە یا بە جۆرە لە جۆرەکان کەس نییە دەستان بگرێت کە بتوانێت بۆ نمونە ئەمە جۆرێکە لە پێشکەوتن جۆرێکە لە خزمەت و ناودارکردنی خەڵکانێکی کورد کە بتوانن لە دەرەوە خزمەت بکەن بە قورآنی پیرۆز واللهی کاک جەلال عامەتەن کەرکووک لەم مەوزوعە هیمال کراوە کەرکووک خاصەتەن شاری کەرکووک لەم مەوزوعانە زۆر هیمال کراوە چونکە احتیمال لە منش باشتری لێیە لە شوێنێک کەوتووە کاس نایناسێ ئەگەر لە قورئان خوێندن بێ ئەگەر لە مەولود خوێندن بێ کە عامەتەن دەعمی معنەوی و مادیمان نییە تێگەی لە براتەوە چۆن احتیمالە لە هەرێمی کوردستانە مەسان کۆمەڵەیەک بێ یان جەمعیەک بێ یان یعنی بەعزێ گرۆبێک هەبێ یارمەتیان بدا ئێمە نە ئەومان هەیە و نە دەعمی شەخسیشمان هەیە ئەوە ئێمەی خستووەتە دواوە بەڵام ئەوەش هەیە ئەتوانم بڵێم مەداحی لە شاری کەرکووک ڕواجێکی باشیە لەبەر چەند هۆکارێک چۆن لەبەرەوەی تەکیە و خانەقاکان لە کەرکووک مێژوویەکی دێرینیانەوە ئێستاکەش خەڵکەکەی لە یازال ئەهلێکی ڕوولەخوا ڕوو لە دین و وابەستە بە کولتور و سنت و تەریقەت و شەریعەتەوە ئەمانە فەزای ئیشکردنی ئێوەی باشتر نییە یاخود دەستکراوەتنی لە کەرکووک طبعاً ئەکیدەی چۆن ئەوە دەعمێکە بۆمان بەسچی لە ناو شار لە دەرەوەی شار یارمەتیمان بۆ ناکرێت تێگەی چۆن مەسەستە تەکیەکەیە لە کەرکووک باڵێن وەکو تەکیەی تاڵەبانی ئەو غێر تەکیەتر لەوێ ئەخێنی خەڵکەت بینێ خەڵکەت ناسێ بەس دەرەوەی وڵاتی فایدەی نییە تێگەی چۆن ناتگەێنێتە دەرەوەی وڵات کاک مەلا مستەفا گەنجمان هەیە ئێستا وەکو جەنابەت ماشەڵڵا تەمەن 24 ساڵەوە سێ جاروتم پێما بەخێلی پێدەبم یا ڕەبی تەمەن درێژ بی ئینشاءڵڵا کە بەڕاستی بە تەکیە و خانەقاکانە هاتبن و حەزیان لەم جۆرە هونەرە بێت و خۆیان پەروەردە بکەن وەکو جەنابەت بەڵێ وڵی مامۆستا خۆیان پەروەردە ناکەن ئەمما مامۆستاکانمان هەیە لەوێ دەرسە خوێنن دەرس ئەدەن لەوانەوە فێرە بن یعنی تەکیەی تاڵەبانی بێت تەکیەی شێخ عەبدوڕەحمان شۆرجە بێت تەکیەکانی تر بێ ئەمانە مەدرسەن لە کەرکووک بە هەمان بەهرەیانتیایە ئەو گەنجانەمان ئەی چۆن ئەم تەکیانە ئەسڵی مەقامات و ئەسڵی مەدایح لەم تەکیانەوە دەرچووە بەڕاستی حتى شعرەکان يعني شێخ عەبدوڕەحمان خاڵسی هەزار ڕەحمەت لە گۆری با بڵێن خاوەنی تەکیەی تاڵەبانی خۆی شاعر بووە تێگەی چۆن لەوێ هەزاران کەس بە مەداحی دەرچووە بە قارئ دەرچووە ماعەدە شەهادای عولیا وەکو دکتۆرا و ماستەر و ماعەدە ئەوانە تێگەی چۆن تەکیە مەدرسەیە مەکتەبە گەنج بێتە ئەوێ فێرە بێ بەس خۆی بەخۆی پەروەردە ناکرێ هەر هەموو شتێک مامۆستا معلومی جەنابتە ئەگەر مامۆستایەکت نەبێ هیچ شتێک فێر نابی ئەمە قانونە زۆر باشەکە شان پێم وایە دەرفەتی کەوتۆمان نەماوە وەڵات کاتمان ناوەدا پێم خۆش و بەدەر لەو با بڵێن مەقتەی ئاخیر زۆر دەنگی خۆش و بۆ قورئان خوێندنتم بانگێکیشی بۆ بدانێ هەر بانگەکەمان وەردەگرت بۆ پێی ئیسفادەمان لێ دەکرد بەس قەینا دوایی ئەوەش سود ئینشاءالله زۆر باشە ئاوکارانە ماماژە بۆەوە دەکەن لەوەی کە دەرفەت درێژ دەکەنەوە بانگێکیشمان بۆ بفەرمێ دوایی بەڕێمی خێریشمان پێش دەکات غەزەل بەیاد پێڵێن شێوازی کەرکووکە با بڵێن تایبەتە زۆر باش فەرموو الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر
أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله یا ڕەبی دەنگت هەر خۆش بێ و دووبی لە دەرد و بەڵا لەگەر ئێوە إن شاء الله ئێستا دەبێت پرسیارێکی تریشی لێ بکەی بۆی تۆزە پشوێت وەرگیرێ ئەو کاتە چینە لای بەرەمی کۆتایی بەڵام ئێمە دەبێت ماڵاوایی لە بینرانی عزیزمان بکەین لە دوای ماڵاواییەکە ئێمە تەبان بە بەرهەمێکی جەنابتان ئەویشکە پێم وایە تاالال بەدرۆ عەلەی نادەبێت بۆمان إن بڵێ شاء الله ئین شاء الله ئەگەر قسەیەک تێبێ لەسەر دوایین بەرهەمێت والله من زۆر سوپاستانەکەم زۆر پێم خۆش بوو ئەمڕۆ لەگەرتان شاد بووم داواکەم لە خوای گەورە مەحفوظتان کە سەربەرزتان کە إن شاء الله ئەم دەرد و بەڵای و ئەم نەخۆشیە لەسەر هەموو جیهانی ئیسلامی هەڵگرێ خوا حەفظتان کە إن شاء الله زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا یان با بڵێن مەلا مستەفا کەرکووکیەوە مەداح و قورئان خوێن و دەنگ خۆشێکی لە کەرکووکەوە میوانمان بوو لەگەڵ مام هەریەکە لە بەڕێزان کاک محەممەد مەحیدین و کاک محەممەد خەلیلیش ئەوانیش عەزیەتان کێشا سپاس بۆ هاوکارانیشمان لە ستۆدیۆ و وەرەوە لە پشتی کامێرەوەکەم ڕۆ لەگەڵمان مادوو بوون سپاس بۆ بینەران تا کاتش لەگەڵ ئێمە بەردەوام بوون جرا سپاس بۆ تۆش شوانەگیان بینەرانی عزیز بە بەرهەمی دوایین بەرهەمی مەلا مستەفا کەرکووکی دوجار کۆتایی بە بەرنامەکەمان دێنین زۆر سپاس بۆ بینەریتان ماڵتانەوە خواتان لەگەڵ صلى الإله على الذي يظهر لما بشهر ربيع الأول اشتهرا أضاءت الأرض نورا بمولده وأصبح الكون من أنفاسه عطرا من بطن آمنة للعالمين بدا مولود حسن سناه
يخجل القمر طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع أيها المبعوث فينا جئت بالأمر المطاع جئت شرفت المدينة مرحبا يا خير داع طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع لا أسمعني برزاوة نورك خدائها محمد بوبا بغمبر ظلم كفر دعائها طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع sen güneşsin sen aysın sen nur üstüne nürsün sen Süreyya'nın ışığısın ey sevgilim ey Resul sallallahu ala Muhammed sallallahu aleyhi ve sellem sallallahu ala Muhammed sallallahu aleyhi ve sellem sallallahu ala Muhammed sallallahu aleyhi ve sellem